لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولگە ئێستێرەکانی عێراق دوهۆک لەسەر یاریگای خۆی پێشوازی لە کارەباکەی وەلی کەریمی ڕاهێنەر و پرسیار عەبدوڕەزای یاریدەدەری کرد. هەڵۆکانی چیاکان لە سەرەتای یاریەکەوە بە ئاستێکی باشتر دەرکەوتن و کۆنتڕۆڵی تۆپیان گرتە دەست. پیتەر گۆرگیز بەلێدانێک لە دوورەوە بەختی خۆی تاقی کردەوە. کەریم دەروێشیش بەم لێدانە سەرە مەترسی خستە سەر گۆڵی تیپی میوان. لە خولەکی 28 عەباس عادل بربەستی یەکسانی شکاند و گۆڵ یەکەمی بۆ کارەبا تۆمار کرد، بەڵام ناوبژوان گەڕایەوە بۆ ڤار و لێدانی فاوڵی ئەژمار کرد و گۆڵەکەی ڕەت کردەوە. ئەم دەرفەتەش بۆ کارەبا ئاسان بوو، لە دەستدرا، نیوە یەکەم گۆڵی لە خۆ نەگرت. لا نیوەی دووەم جارێکی دیکە هەڵۆکانی سیەکان باڵا دەستتر دەرکەوتن. چەند دەرفەتێک بۆ یاریزانانی دووهۆک ڕەخسا تا ئەنجامەکە بگۆڕن. سەرکەوتوو نەبوون لە دەستەبەرکردنی ئامانجەکەیان. لە خولەکی 91 سیابەند عەگیل لێوە نزیک بوو. ئەمجەد ڕەحیمی گۆڵپارێز تۆپەکەی دوور خستەوە. لەم هێشەش یاریزانانی دووهۆک مامەڵەیەکی دروستیان لەگەڵ تۆپ نەکرد تا بە گۆڵ بگەن. لە نیوەی دۆم کارەبا نەیتوانی هیچ مەترسێک بخاتە سەر گۆڵی خاوەن ماڵ، بەڵام یاری بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. بەم شێوێ دووهۆک لە کۆی چوار یاری بۆ خاوەنی چوار خاڵ 3 یاری لە یاریگای خۆی ئەنجام داوە، هیچ سەرکەوتنێکی تێدا تۆمار نەکردووە. چوارشەممە لە هەفتەی پێنجەم و لە دێربی بادینان دەبێتە میوانی زاخۆ، دواتریش بەرەو عومان گەشت دەکات و لە خولیانە پاڵەوانەکانی کەندا و دەبێتە میوانی دووفار. کارەبا 6 خاڵی هەیە و لە ناوەڕاستی ڕیزبەندە. هەفتەی پێنجەم دەبێتە میوانی دیالە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.